شورش ما قدر ما يجارم گردو آخر آمد امجیان خوشش دست بدن امید سهازم بخودانه پیشنجا قصدی دستپیک اپراسیون رزگارکردن باجوری هولی او دی 23 ماه کانون 2015 آنده اپراسیون تشرین دی 16 سبات 2016 آنده جی اپراسیون رزگارکردن باجوری شدادی پیش کرد. رادیو دنگیگن دنگی توی هاواتیا بیسەرانی هێژە ئەم کاتتان باش ئەمڕۆ هەینی 19 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. بە بۆنەی ساڵیادی شۆڕشی ڕۆژاوا هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. کەجەکە ڕاگەیان شۆڕشی ڕۆژاوا لەسەر بنەمای فەلسەفەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دامەزراوە و لەلایەکی ترەوە کەجەکە داوای لە هەموو لایەک کرد خاوەنداری لە شۆڕش بکەن و بە شێوەیەکی توند وەڵامی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بدەنەوە. لە ڕاگەیاندراوی کەجەکەدا هاتووە گەلی ڕۆژاوا و هێزەکانی شۆڕشگێڕانی ڕۆژاوا لە 19 تەموزی 2012 بە بڕیارێکی مێژووی لە کۆبانیەوە دەستیان بە پرۆسەی ئازادی ڕۆژاوا کرد. ئەم هەنگاوە مێژوویە لە ماوەیەکی کورتدا گۆڕا بۆ شۆڕشی ڕۆژاوا و پاشان لە ئەنجامدا سیستەمی دیموکراتیک لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پەرەیسەند. ئێمە ئێستا لە 12مین ساڵوەگەری ئەم پێشکەوتنە مێژوویە داین. ئەم پێشکەوتنە مێژوویە سەرەتا لە گەلی ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە گەلی عەرەب ئەرمەن سووریانی تورکمان و هەموو گەلانی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلانی ستەم لێکراوی جیهان ژنان گەنجان و هەموو هێزە شۆڕشگێڕ و دیموکرات و ئازادی خوازەکان پیرۆز دەکەین. لە 12مین ساڵوەگەریدا بە ڕێزداریەوە سڵاو دەنێرین بۆ پارێزوانان و گەلی ئەم شۆڕشە و بەڕێزەوە یادی ئەو گیانبەختکراوانەی ئەم شۆڕشە دەکەینەوە و لەگەڵ کە لە گەشەپێدان و پاراستنی ئەم شۆڕشەدا شەهید بوون. لە کەسایەتی شەهیدانی شۆڕشی ڕۆژاوادا سەری خۆمان لە بەردەم هەموو شەهیدانی شۆڕش و دیموکراسی نەوی دەکەین و بەڵێنمان دووبارە دەکەینەوە. هەر لەم مژارەدا پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بە بۆنەی 12مین ساڵیادی شۆڕشی ڕۆژاوای کوردستانەوە ڕاگەیاندراوێکی لە ماڵپەڕی خۆی بڵاو کردەوە و یادی شەهیدانی ئەو شۆڕشەی بەرز ڕاگرت. دەقی بەیاننامەکەی پەژاک کە بۆ خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باشوور و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا نووسیوێتی بەم شێوەیە. بە بۆنەی 12مین ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی گەلان لە ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پیرۆزبایی لە ئێوە و هەموو گەلانی هەرێمەکە دەکەین. ئەو شۆڕشە بوو بە هێما و ئیلهامی ئازادی خوازی و پێکەوە ژیانی دیموکراتیکی گەلان. ئێستا نەتەوەی دیموکراتیک بووەتە ڕۆژەوێکی ڕاستەقینە و جددی بۆ ژیانی هەموو گەلانی ناوچەکە. بە دیلێکی زۆر بۆ ئەو شۆڕشە درا و ئەو ڕێبازە بوو بە پرشنگی ڕووناکی بۆ هەموو مرۆڤایەتی. ئێمە بەڕێز و حورمەتەوە هەموو شەهیدانی گەورەی یەپەگە یەپەژە و هەسەدە و هەموو هێزەکانی پاراستن لەم شۆڕشە بەبیردێنینەوە و سڵاو و ڕێزی خۆمان پێشکەش بە زەحمەتکێشان و بەرپرسانی ئەو شۆڕشە دەکەین. هیوادارین وەک چۆن گەلەکەمان ئەو شۆڕشەی کردە هیوایەک بۆ مرۆڤایەتی ئێوەش لە پاراستنی ئەم شۆڕشە مەزنە لە بەرامبەر هێرشی تێرۆریستی و فاشیستەکان سەرکەوتوو بن. ئێمە دڵنیاین کە چۆن بەرخۆدانتان لە دژی داعش نمونەیەکی مێژووی بوو بەو شێوەیەش بەرخۆدانتان لە بەرامبەر هێرشی فاشیستەکانی تورک پشتیوانی داعش دەبێتە شکۆیەکی مێژووی بۆ هەموو ئازادی خوازانی جیهان. هیوای ئێمە و هەموو دڵسۆزانی ئەو شۆڕشە سەرکەوتنە بۆ بەدیهێنانی ژیانێکی هاوبەش و ئازاد و دیموکراتیک و گەیشتن بە ئامانجەکانتان. لە باشووری کوردستان دەوڵەتی داگیرکەری تورک کاروانێکی دیکەی سوپای ڕاوانەی شاری شیرازێ سەر بە شارۆچکەی ئامێدی لە پارێزگای دهۆک کرد. بە پێی دیمەنەکان سوپای داگیرکەری تورک بە دەیان زرێپۆش و بەرهەڵگرەوە دەچنە سنووری شیلاتزێ.
شایانی باستە لە 15 مانگی ڕابردووەوە دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوام سەرباز دێنێتە ناو قوڵایی باشووری کوردستان و ئامانجی ئەوەیە داگیرکاریەکانی تا قوڵایی 40 کیلومتر درێژە پێبدات و تەواوی ئەو ناوچانە بباتە بلکێنێت بە تورکیاوە. هەروەها سەرانی دەوڵەتی تورک بەردەوامە لە بەردەم مایکەکانیاندا ئاماژە بەوە دەکەن کە میساقی ملی زیندوو دەکەنەوە و ناوچەکانی مووسڵ و کەرکووک و هەولێر و تا سنووری زنجیرەچای حەمرین داگیر دەکەن. بەڵام تا ئێستا هیچ یەک لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و بەغدا هیچ هەڵوێستێکیان لە بەرامبەر ئەو لەشکەرکێشی و داگیرکاری دەوڵەتی تورک نەبووە. گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد بووە بە پرسی دانیشتنی نەتەوە یەکگرتووەکان. 8مین دانیشتنی کۆمیتەی بەرەنگاربوونەوە دژ بە ئەشکەنجەی نەتەوە یەکگرتووەکان کە لە 8 تەمموزەوە لە ئۆفیسی ژنێڤی نەتەوە یەکگرتووەکان دەستی پێکردووە بە وەڵامی شاندی تورکیا بە پرسیاری پەیامنێرانی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان لە شاندی تورکیا بەردەوام بوو. Tirkiye ve careni bu persen neteveniyek bu yeni ser tecide bibersivine. Rünüştüne heştemin yen komite aledici işkenceye neteveniyek bu yine kodu heşte tirmehede li ofisa neteveniyek bu cinevede speker duhdu rünüştüne Türkiye devam ker. Raportörün komite aledici işkenceye neteveniyek bu nüneren reksine sivil raporen ser Türkiye peşkeşkerin o şandiyatık beştari rünüştüne bun. Rünüştüne duh bibersi ve şandiya Türkiye yeni ser persen raportörün teybet yen neteveniyek bu u persenu yeni şandiya Türk hatın kirin berdevam kir. Şandiya Türk bugutuna tecitine kadaheye nikar bu bersi ve raportöra teybet aneteveniyek buyu madin makobide. Du jibi persen liser şert u mercen tecita liser Reber Abdullah Öcalan rubruma. Raportörü teybet yeli dici işkence yani teveniyek buyu Bahtiyar Tuzmuk Hamedov liser parasına alikari müdüre giştiye girtigahan ya Vazareta Adalete ya Türkiye Fatih Güngör bu jiber cezeyin disipline yen liser Reber Abdullah Öcalan o se girtinli İmrali hatine birin u hevditin hatine kadakhakerin persen liser domdariya kadakhayan u aliyen ve yen hukuki persi. Raportörü teybet Bahtiyar Tuzmuk Hamodov Balkşan ser giringiya tekiliya girtiyan bu parezeran xwere. Hatgotin ku jiber cezeyin disipline yeni ser brez Öcalan hatine sepandın hevditinin bu malbat u parezeran re nehatiye kadakhakirin. Gelo ev kadakhatene carekeye jibu se yan şeş mahane yan ji her ku ceza dikade yekser te dubare kirin. Ger ev ceza çen caran hatibe birin bigişti brez Öcalan hatta kenge jidanustandınan bepar maye. Ez liver tene bahsa brez Öcalan dikim. Direvşendin de hevditina bu malbat u parezeran re hatta kenge dikarin ben aslen kirin. Jiber kule hemberi işkence u muameleye xirab misogeriye ke tekiliya bu parezer re pır giringe. Jiber ve ke gelo hündikarın derbarı kanunen ku redi de astengiyen be virengi yen tekiliya adına bera parezer u kesen ku ji azadiya xwa bepar hatine hişten u hatta çı radeye ev yek bi standarten navne teveyre tekildare. Dve hün agahiyan bidinme. Şandiya Türk duh nikar bu bersi ve persen liser tecita li İmraliye bide u persen raportörü teybet Tuzmun Hamadov be bersi hiştin. شاندی کەنەکە بە سەرپەرشتی ئەحمەد قەرەمووس هاوسەرۆکی گشتی کەنەکە بەردەوامە لە کۆبوونەوەکانی لەگەڵ پارت و لایەنەکانی کوردستان. ئەمڕۆ شاندەکە سەردانی بزوتنەوەی گۆڕان و پارێزگاری سلێمانی کرد. شاندی کەنەکە لەلایەن پارێزگاری سلێمانی هەواڵ ئەبوبەکرەوە پێشوازیان لێکرا. دوای دیدارەکە شاندەکە سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کردو. لەوێ لەلایەن ئەندامی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان مستەفا سەعید قادرەوە پێشوازیان لێکرا. لەم دیدارانەدا ئاماژە بە گرنگی هەڵویستێکی هاوبەشینەتەوەی لە دژی هێرشە داگیرکاریەکان درا. پێدەچێت شاندی کەنەکە لە باشووری کوردستان بەردەوام بێت لە کۆبوونەوەکانی لەگەڵ لایەنەکان. بە پێشەنگایەتی مەجلیسی گەلی دیموکراتیکی لە پایتەختی
فەڕەنسا لە پاریس لە دژی گۆشەگیری و بازرگانیکردن بە دۆخی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و هەروەها بۆ ئازادی جەستەی بەڕێزیان چالاکیەک بەڕێوەچوو. لە چالاکیەکەدا ئاماژە بەوە کرا ڕێبەراپۆ ماوەی 26 ساڵە لە زیندانی ئیمراڵی لە ژێر گۆشەگیری و ئەشکەنجەدا ڕاگیراوە. ماوەی 40 مانگە هیچ زانیاریەکی لێ نادرێت. دەسەڵاتدارانی نزیک لە ئەردۆغان لەگەڵی کۆبوونەوەیان ئەنجام داوە و لەو بارەوە دەیانەوێت بۆ کۆبوونەوە لەگەڵ بنەماڵ و پارێزەرەکانی لەگەڵی سەودا بکەن. ئازادی ڕێبەراپوو بۆ ئێمە هێڵی سوورە. ئێمە وەک گەلی کورد لە فەڕەنسا و ئوروپا ئەو بێ ئەخلاقیە قبول ناکەین و داوا لەگەلەکەمان لە فەڕەنسا و لە ئوروپا دەکەین بە ڕۆحی سەفەربەریەوە بەشداری هەموو ئەو چالاکیانە بن کە لە ڕۆژی شەممە 20 تەمووز بەڕێوە دەچێت. یەکێتی هێزی دیموکراتیکی ئوروپا سەبارەت بە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بەیاننامەیەکی نووسرایی بڵاوکردەوە و ئاماژەی بەوەدا دوای هەڵبژاردنە ناوخۆیەکان جموجۆڵی داگیرکاری لە باشووری کوردستان بە ئاگردانی دارستانەکان دەستی پێکردووە. دەسەڵاتداریا کە پەمەهەپە هەڵدەدات بە هەڵگیرساندنی شەڕ لەسەر بنەمای فاشیزم شکستەکانی لە هەڵبژاردنە ناوخۆیەکان لە پێشچاوی گەل بشارێتەوە. لەسەر ئەم بنەمایە جگە لە دەمپارتی کۆبوونەوەی لەگەڵ پارتە ئۆپۆزیسیۆنە ئەنجام دەدا و زەمینەی سیاسی ناوخۆیی بۆ کردە داگیرکاریەکانی ئامادە دەکات. هەروەها یەکێتی هێزی دیموکراتیکی ئوروپا ڕایگەیاندووە کە دەوڵەتی تورک بۆ داگیرکردنی ڕۆژاوا مۆڵەتی لە رووسیا وەرگرتووە و بۆ داگیرکردنی باشووریش مۆڵەتی لە ناتۆ وەرگرتووە. لە کۆتایی بەیاننامەکەدا داوای بەپەلەکشانەوەی سوپای تورکیا لە باشووری کوردستان دەکەن و دەڵێن 33 گەنجی شۆڕشگێر بە ئامانجی پاراستنی گەلی کۆبانی لە بەرامبەر هێرشی چەتەکانی داعش بە ڕۆحی یەکێتیەوە گیانی خۆیان کردە قەڵغان. جارێکی تر ئەو ڕۆحیەتە بە بیردێنینەوە و جەخ لەسەر گرنگی هاودەنگی و یەکێتی دژی پیلانەکانی داگیرکاری و کۆمەڵکوژی دژی گەلی کورد دەکەینەوە. بە نوێنەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە شاری سلێمانی و لەلایەن بەرەی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان سمینارێکی هاوبەش بە بۆنەی 12مین ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان بەڕێوەچوو. تیایدا دەستکەوتەکانی شۆڕشی کوبانی کرایە ڕوو هەروەها جەخ لە پشتیوانی و پاراستنی ئیدارەی خۆبەڕێوەبەری کرایەوە. لە سمینارەکەدا نوێنەری ژمارەیەکی زۆر لە ڕێکخرا و پارت و لایەنەکان بانکێش کرابوون. دوای ساتێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە شەهیدان مەراسمەکە دەستی پێکرد و وتاری نوێنەرایەتی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و بەرەی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان خوێندرایەوە. بەڵام کورد دیارە پشتی 2004 ئەو انتیفادا گەورە ئەو راپەرینە گەورە گەوەم کەس پشتی ناکە ئەگەر هێزێکی عسکەرینە. کورد تێگەیشتبوون کە ئێوەن ئەبێ هێزێکوانی عسکەری هەبە نەمازەگە کورد ملەتێکی ڕێخستنکردی هێز لە ساڵی 1957 تاقەتەنیا ملەتی ڕێخستنی ملەتی کورد بوون لەرێ سووریان. تەواهیە بەڵام ئەو ڕەوشی بوو هەیە ڕێگە نادەیانی وەکو ساڵان ئێمە پیرۆز بکەن لێ دیسا لەگەل هەواڵانی ئامادە ئێمە گوتن یانیمە هەواڵ فەتەحڵا حوزک یعنی ئیفادەی کرد لە ئەم جانی خۆ فەداکردن لە هەموو پارچی کوردستانی بەشدار بوون لە بۆ ئەو دەستکەفتی بۆ وەکو گەلی ڕۆژاوای کوردستان ئێستا تێدا سیستەمی برێوەبری خۆسەر ئەو سیستەمی گوتێ ناسکردن مۆدێلی نەتەوی هێزەکانی ڕزگاری عەفرین هەرا ڕایانگەیان دەوڵەتی داگیرکەر و قڕکەری تورک و چەتەکانیان هێرش بۆ سەرگەلەکەمان بەڕەوا دەبینن لە دژی ئەو زێهنیەت و سیاسەتی پاکتاوکردن و قڕکردنە کە لە سەرگەلەکەمان بەڕێوە دەچێت. هێزەکانمان لە 16 تەمووز چالاکی وەڵامدانەوەیان ئەنجام داوە. دەڵێن لەو ڕۆژەدا هێزەکانمان 3 چالاکیان لە دژی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لە هێڵی باب لە سنووری عەفرینی داگیرکار ئەنجام داوە. ئاماژیان بەوەش داوە بەهۆی ئەو چالاکیانەوە هێزەکانمان 7 سەربازی داگیرکەر و چەتەکانیان سزاداوە و 4 دیکەش بریندارکراون. هەروەها خاڵێکی چەتەکان بە تەواوی هەڵوەشێنرایەوە و دەست بەسەر چەکێکی جۆری ئەیکی 47 و 5 مەخزەنی ڕەختێک و 2 بۆمبی دەستی و ژمارەیەکی زۆری فیشەکدا گیراوە.
مجاشع تەمیمی شرۆڤەکاری سیاسی سەبارەت بە پێویستی مانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق دەڵێت هێرشەکانی داعش کە نوێترینی لە خانبەنی سعد بوو جەخت لە پێویستی بە پەلەی مانەوەی هاوپەیمانان و هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکاتەوە. ئەم هێرشانە ڕەگ و ڕیشەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریان هەیە کە لە ناوچە ئازادکراوەکانی عێراقدا کاریگەری خراپتریان دەبێت. بەو پێیەی ئەو ناوچانە هێشتا بەدەست بارودۆخی سەختی ئابووری و کۆمەڵایەتی وەک بێکاری و هەژاریەوە دەناڵێنن. ئەمە جگە لە قەیرانی سیاسیە کە ڕنگدانەوەی نەرێنی لەسەر ئەمنیەتی عێراق هەیە بەگشتی. تەمیمی ئەوەی خستەر و چەتەکانی داعش کۆمەڵێک تیرۆریستی سنوور بەزێن و کۆمەڵگەی نێودەوڵەتیش پێی وایە ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی دەبێت بەردەوام بێت تا ئەرکەکەی لە عێراق و سووریا تەواو دەکا. جێگای ئاماژەیە لە دوای ئەوەی لە ساڵی 2007ەوە تا ئێستا ئۆپەراسیۆنەکان بە ئەنجامی پاکردنەوەی چەتەکانی داعش بەردەوامن کە بەهۆیەوە ژمارێکی زۆری مڵگە و کۆڵگای چەک و تەقەمەنی و کەرەستەی چەتەکانی داعش لەناو براون و ژمارەیەکی زۆریش چەتە کوژراون بە تایبەت لەو ناوچانەی کە بیانین. بەڵێ بەڕێزان 12 ساڵ پێش ئێستا لەگەڵ دەستپێکردنی بەهاری عەرەبی گەلی ڕۆژاوای کوردستان شۆڕشیان بەرپا کرد و سیستەمی خۆبەڕێوەبەریان لەسەر بناغی فکر و فەلسەفەی ڕێبەرۆجەلان دامەزران. ئەمڕۆ لە چوارچێوەی ئەو سیستەمەدا ژنان، گەنجان، هەموو ئاین و نەتەوەکانی ناوچەکە نوێنەرایەتی خۆیان دەکەن و خاوەن دەستوری کۆمەڵایەتی خۆیانن. هاوکارانمان دۆسیەیەکی تایبەتیان لەسەر شۆڕشی ڕۆژاوا ئامادە کردووە بەیەکەوە گوێگیری دەبین. نۆزدەی تەمووز لە شۆڕشی ڕۆژ ئاواوە بەرەو دامەزراندنی سیستەمی خۆبەڕێوەبەری. 12 ساڵ پێش ئێستا لەگەڵ دەستپێکردنی بەهاری عەرەبیدا گەلی ڕۆژاوای کوردستان شۆڕشیان بەرپا کرد و سیستەمی خۆبەڕێوەبەریان لەسەر بناغی فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان دامەزراند. ئەمڕۆ لە چوارچێوەی ئەو سیستەمەدا ژنان، گەنجان، هەموو ئاین و نەتەوەکانی ناوچەکە نوێنەرایەتی خۆیان دەکەن و خاوەنی دەستوری کۆمەڵایەتی خۆیانن. لە ساڵی 2012 بەهاری عەرەبی لە هەریەک لە وڵاتەکانی تونس، میسر و وڵاتانی دیکەی عەرەبی دەستی پێکرد. دوجارش سووریای گرتەوە. پاشان شۆڕشی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان لە 19 تەمووزی ساڵی 2012دا لە کۆبانێ چەخماخەیدا. لە کاتێکدا گۆڕانکاریەکان زۆر بە خێرایی لە ناوچەکەدا تێدەپەڕین و لەلایەن ڕژێمی سووریاوە وەڵامی داواکاریەکانی گەلی کورد نەدەدرایەوە. بۆیە گەل لە 19 تەمووز لە کۆبانەوە ڕاپەڕینی بەرپا کرد و هەموو دام و دەستگاکانی ڕژێمی لە ڕۆژئاوای کوردستان وە دەرناو ڕۆژئاوای کوردستانی ڕزگار کرد. هەردوای ڕاپەڕینەکە چەتەکانی داعش لە ڕقەوە دەستیان بە هێرشی نامرۆڤانە و کۆمەڵکوژی کرد و ڕویان لە ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان کرد. بەڵام بەهێز و بازووی ژنان و گەنجانی کورد و بەرهەمی زیاتر لە 11,000 شەهید لە چوارچەوەی بەرگری ڕەوا و یەکینەکانی پاراستندا جگە لە ڕۆژاوای کوردستان تەواوی ناوچە داگیرکراوەکان و ژێر دەسەڵاتی داعشیش ڕزگار کران و لە ڕقەی پایتەختیاندا هەناسەیان بردرا. لەگەڵ ئەو سەرکەوتنە مەزنانەدا لە ڕۆژاوای کوردستان سیستەمی خۆبەڕێوەبەری باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە لەسەر بناغەی فکر و فەلسەفەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان خۆی بونیادناوە دامەزرا. لەو چوارچێوەیەدا لە ئێستادا هەموو گەلان و ئاینەکانی ناوچەکە نوێنەرایەتی خۆیان دەکەن و هەموو مافەکانیان بۆ دەستەبەرکراوە. لە هەمان کاتدا ئەمە شۆڕشی ژنان بوو بە سەردەسەڵاتی پیا و سەلاری و تاکڕەوی ڕەگەزیدا. لە دوای ئەم شۆڕشەوە ژنان لە هەموو ناوەندەکان و کایەکانی ژیاندا پێشەنگایەتی خۆیان دەکەن و بە شێوەی هاوسەرۆکایەتی لە سیستەمەکەدا جێدەگرن. ئەمڕۆ گەنجان خاوەنی بڕیار و ڕێخستنی خۆیان و لە هەموو کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانسەکاندا جێپەنجەیان دیارە. هەروەها گەنج لە سیستەمی خۆبەڕێوەبەریدا پایەیەکی سەرەکی بڕیاردانە و
بوون بە داینەمۆی نوێگەری کۆمەڵگا. لە پێش ئەم شۆڕشەدا گەلی کورد بە هیچ شێوەیەک نەیدەتوانی بە زمانی کوردی بخوێنێت. لە ئێستادا ڕۆژئاوای کوردستان خاوەنی چەندین زانکۆی پێشکەوتوو سیستەمی پەروەردەی تایبەت بەخۆیەتی کە زانکۆکانی لە ئاستی نێودوڵەتیدا باوەڕ پێکراون و ساڵانە خوێندکاران داهێنان و توێژینەوەی تێدا دەکەن. هەروەها ژینگە و خزمەتگوزاری یەکێکی دیکەی ئەرکە سەرەکیەکانی ئەم سیستەمەیە کە لە دوای شۆڕشەوە پرسی ژینگە لە ناوچەکەدا بە تەواوی گۆڕانکاری بەسەرداهاتوە و سەدان باخ و باخچە دروست کراون. هەروەها لە هەموو ناوچەکان ئیدارەی خۆبەڕێوەبەری بەپێی توانەکانی خۆی شەقام و خوێندنگە و نەخۆشخانە و ناوەندی خزمەتگوزاری بنیاد دەنێت و سیمایەکی نوێیان بە ڕۆژئاوای کوردستان بەخشیوە. لە ئێستادا ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا خاوەنی هێزێکی تۆکمەن و لە هەموو نەتەوەکانی ناوچەکە پێک دێن و ناویان لێنراوە هێزەکانی سووریایی دیموکرات هەسەدا. ئەم هێزە ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە کۆتایی پێهێنانی چەتەکانی داعش و ڕزگارکردنی ناوچە داگیرکراوەکان. هەروەها لە کاتی هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر عەفرین سەرەکانی و گرێسپی دەیان شەهیدیان بەخشی و داستانی نەبینراویان تۆمار کرد. لە ئێستادا ئەم سیستەما کە بەرهەمی شۆڕشی 19 تەمموزە خاوەنی دەستوری تایبەتی کۆمەڵایەتی خۆیەتی و مافی تەواوەتی بە هەموو گەلان و ئاینەکانی ناوچەکە بەخشیوە و لە چوارچەوەی ئەو دەستورەدا خزمەت بەگەڵ دەکات. لەگەڵ ئەو دەستکەوتە مەزنانە دەوڵەتی داگیرکەری تورکیش هەڕەشەکانی بۆ سەر ڕۆژئاوای کوردستان زیاتر کردووە و هەموو ڕێو ڕێبازێک تاقی دەکاتەوە تاوەکو گەلی کورد نەگات بە هیچ دەستکەوتێکی. بۆ ئەو مەبەستەش هەرچەندە ئەردۆغان پێشتر بە بکوژ ناوی بەشار ئەسەدی دەهێنا، بەڵام ئەمڕۆ بۆ ئەوەی هەردوو لا پێک بێن و گەلی کورد لە ناوبەرن بە بەڕێز ناوی دەهێنێت و داوای ئەنجامدانی دیداری لێ دەکات. لە ئێستادا ئیرادەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و هێزەکانی سووریایی دیموکرات دەست لەسەر سینگن و هەمیشە لە ئامادەباشیدان بۆ هەر هێرشێکی داگیرکەری نوێ و ئامادەن بە گیانی خۆیان پارێزگاری لەو دەستکەوتانە بکەن کە بەرهەمی شۆڕشی 19 تەمموزی ڕۆژ ئاوای کوردستانە. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.